لەسەر چەسپاندن و بەهێزترکردنی بنەمای دیموکراسی و ئازادیەکان پێداگرین. بەلای ئێمەوە دەبێت ئازادی میدیایی و ڕۆژنامەگەری بۆ هەموو ڕۆژنامەنووسان بە پێی یاسا و ڕێنمایەکان بڕەخسێنرێت. لە هەرێمی کوردستان 127 کەناڵی ناوخۆیی و 30 کەناڵی ئاسمانی و 176 رادیۆ و 121 ماڵپەڕی ئەلکترۆنی و 988 ڕۆژنامە و گۆڤار مۆڵەتیان لە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان و سەندیکەی ڕۆژنامەنووسان وەرگرتووە. زۆر تووشی ئەو کێشانە دەبین دادگاکان داوای معلوماتێک دەکەن لەسەر پەیجێک لەسەر سایتێک کە تۆمار نەکرابی ئەمە دەبی برین مۆڵەتی نییە کە گوتمان مۆڵەتی نییە ئەو کاتە بە نایاسایی مامەڵی لەگەڵ دەکرێت بەڵام ئەگە خۆی تۆمار کرد ئەو کاتە ئێمە نارین مۆڵەتی نییەوەدا لە دادگاکانیش بە شێوەیەکی یاسایی مامەڵیان لەگەڵ دەکرێت. حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێخستنەوەی کاری میدیایی بەردەوامە، ئەمەش بۆ فراوانترکردنی کاری ڕاگەیاندن و پاراستنی گیانی ڕۆژنامەنووسان. تاکو ئێستا زیاتر لە 8,000 ڕۆژنامەنووسی کارا لە سەندیکای ڕۆژنامەنووسان تۆمار کراون. ئێمە لە پێشتریش پرۆژەپلانێکمان داوەتە پەرلەمان کە مامان لێناوە نەخشە ڕێگا ئەو نەخشە ڕێگایەمان لەگەڵ IFJ فدراسیۆن ڕۆژنامەنووسان نێودەوڵەتی و کۆمەڵێک پشتگۆڕان ئامادەکردووە بریتیە لە پڕکردنەوەی ئەو بۆشایانەی کە لە بنیادی قانونیدا هەن ئەوانەی پەیوەندیان بە ڕێخستنی ئازادی ڕۆژنامەگەری هەیە لە کوردستان. هەرێمی کوردستان خاوەنی یاسای ژمارە 35 ساڵی 2007 تایبەت بە ڕۆژنامەگەریە و کاریشی بۆ هەموارکردنەوەی یاسا و ڕێنمایەکان کردووە لە پێناو ئاسانکاری بۆ کاری میدیایی. لە ماوەیەکی نزیکدا ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2023 تایبەت بە ڕێکخستنی فریکوێنسی سپیس لە هەرێمی کوردستان دەچێتە بواری جێبەجێکردنەوە کە ئەمەش بۆ ڕێکخستنەوەی کاری میدیاییە تاکو لەگەڵ پێشکەوتنەکانی تەکنەلۆژیا و میدیای نوێ بگونجێت. فەرمانگەی میدیا و زانیاری